لە شەوە ساردەکانی زستان لەسەر شەقامەکان سەرقاڵی کارکردنە و سەرما دوودڵی کردووە لەوەی دەستەکانی بخاتە گیرفانی بۆ ئەوەی گەرم بێتەوە یاخود بە دەستە لەرزۆکەکانی کلێنسێکی تر پێشکەشی خاوەن ئۆتۆمبیلەکان بکات. مام حەسەن پیاوێکی بە ساڵاتچووی دانیشتووی قەزای کەلارە و 89 ساڵی لە تەمەنی بەڕێ کردووە. لە ئێستادا پیشەی سەرەکی کلێنس فرۆشتنە لە ترافیک لایتێکی ناو قەزاکە. هەموو شەوێک لە دوای بانگی ئێوارەوە دێتە ئەم شوێنە و لە چاوەڕوانی فرۆشتنی کلێنسەکانی تا درەنگانێک شەو لێرە بەسەر دەبات. والله ئێستا هیچم نییە من یعنی عەمرم گەوراتە و تاقەتم نییە عەمالایی بکەم. ئەگەر عەمالایی بکەم ئەیە لایق نییە ئەگەر خۆتی بێتن ئەمە بگرێت. هیچ مەعاش شتێکی نییە؟ نەوەلا لە کورەوە. ئەی کەسی کاسبکارە نییە کوڕێک کوڕەزایەکی شێ؟ کوڕم نییە بە کەسبکاری ئیتە بەراگەت و مەعیشەت تێدەی؟ یعنی کەسی بەدەمەوە نییە خزمەت؟ نەوەڵا هیچ کەس نەیرە بەس خوا و ئیوە دەرەم هیچ نەیرە. خانووی خۆتان هەیە لێرە یاخود کرێچی؟ کە؟ ئێوە؟ وەڵا ماڵم لە کورەوە. لە کرێچی ئای؟ وەڵا ماگی 150 مسلمان وەکەت و خەیر ئەیدا لە شوێنمان. ئەم کارە ئەم کلێنس فرۆشتنە بژێوی ژیانتان دەرەکات؟ وەڵا هیچ خاصە خراوە شتێ مەجبوری من الحەمدلله شکر. تاکەی لێرە ئامێنیتەوە شەوان؟ ئایتە خلاص کەمەڕەوە مۆ چی بکەم؟ چەندێکە دەستەکەوێت لە میشە؟ ها؟ چەندێک دەستەکەوێت لە میشە شەوانە؟ والله كنانيش دم يكي 500 دم ودو ان بعد يحس وقتو خيرك عاد افي من درو نايجم بيت كرد خومن رحم دار خاليان راجي بدو قشتي ولتوشو. مام حەسەن 25 ساڵ پێش ئێستا بەهۆی هەژاری و نەداریەوە لە خێزانەکەی جیا دەبێتەوە و لەو کاتەوە بەتەنیا ژیانێکی سەخت و ناخۆش بەڕێ دەکات و ماوەی چەند ساڵێکیشە کچێکی لەگەڵ دوو منداڵەکەیدا بژێوی ژیانیان کەوتۆتە سەر مام حەسەن. وەڵا هەموو شەوی خۆمەی تێنەمەی خەمە ئەملا لەسەر ئەو حەدیقە دانشم بۆی تا تەواوەکەت خۆم گەڕنمەوە. بەخوا یا خەڵکەگە ئەی بینێت لەسەر جادە ئەو سنێژم مامە حاجی سوار بوو ڕێکم وەگەلیانە و تا دەرگاگان بەنەمان و خواحافیز خواحافیز. یارمەتی بەبیرتی لێرە؟ هەلا دوای خێرەدانکەی من بەس شتی بۆمان بکە ماڵێ بۆمان بکە دوای خێر بۆدانەکەی من. داواکەی لە خێرخوازان ماڵتان بۆ بکەن؟ ئەی داواکاری چی ترت هەیە لە خێرخوازان؟ ئەی ماما وەڵا بەس یەک ماڵی گەرەکمانە خێراوەش بێ عادیە بەس ماڵی گەر بۆمان بکەوتەوە وەلا شو خوداس خدا. تۆ هەموو ڕۆژەی بۆ ئێرە؟ کوڕ ڕۆژی. لە کەی و بۆ کەی بۆ ئێرە؟ شەوانە چێم ڕۆژانە ناتوێن بام خوێنێ نەچمە خوێنمەیە. بەس شەوانەی بۆ ئێرە؟ ئەی بە ڕۆژ ئەخوێنیت و بە شەوی ئیشەکەی؟ ئەی ئەتوانیت؟ ئەی سارد نییە ئێستا بۆت؟ مام حەسەن کرێچیە و هیچ سەرچاوەیەکی داهاتی تری نییە. خەمی کچ و کچەزاکانی لە دوای مردنی خۆی نیگەرانی کردووە و داواکارە خێرخوازان خانوویەکی بۆ پەیدا بکەن تاکو لە دوای خۆی نەوەکانی وەکو خۆی ناچار بەکارکردنی سەر شەقامەکان نەبن. والله هیچ داواکاری نییە من عمرم خلاص ویە داواکاری چی بکەم بەس یە خەراوەی بۆ بنیشتمەتی و هادەوە لە ئیجار خلاص بە 150 دەمە ئیجار بیخۆم. بەس داواکاری ئەوەی خانوویەکت بۆ پەیدا ئەیە دیکە داهرا چەمە تۆ ئەم زەنگین بووم یا قەسر بکەم ئەوەنە سوکنای بکەم کی ستر بوون تا ئەو جاکی خوا خەدەمەڕی. مام حەسەن نمونەی سەدان و هەزاران خێزانی کووردە کە لەبەر هەژاری ڕێڕەوی ژیانیان تێک چووە و نادادی کۆمەڵایەتی و ئابووری و قڕی و پڕی ئەم هەرێمە وای کردووە پیاوێکی بەتەمەنی لەم شێوە لە کۆتاییەکانی تەمەنیدا لەسەر شەقامەکان قوتی ڕۆژانەی پەیدا بکات. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.